بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. عزیزان و خۆشەویستان، لە بابەتی پەروەردەی مناڵە لە زنجیرەی نەباتە هاتینەوە خزمەتتان، خۆشحاڵ بووین. نەبات ئەوەیە کە ئەو کەلیمەیە کە پەروەردگار لە باسی پەروەردەکردنی مەریەمە بۆمان باسەکات لە کاتێکا دایکی نەزری کرد مناڵێ بکا بە خزمەتکاری مزگەوت، بەڵام لە کاتێکا منداڵەکە بوو بینی کچە، فەرمی ربی إني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى. فەرمی خوای گەورە من کچم بوو، منیش دام نابوو کوڕ بێ و خزمەتی بەیت المەقدیسی پێ بکەم، وا دەرنەچوو، بەڵام خوای گەورە فەرمێ فتقبلها ربها بقبول حسن. خوای گەورە نەزرەکەی قبول کرد، ئەم مناڵەی قبول کرد، هەر خۆی پەروەردەکردنەکەی تەواو کرد بۆی. فەرمی وأنبتها نباتا حسنا. ئەنجا وەکو چۆن نەمامێک ئەیچێنیت، گەورەیەکەیت، ئاوێ دەیت، خزمەتیەکەیت، هەتاوەکو بەرەدا و هەتاوەکو نەشونماکە. خوای گەورە فەرمێ وأنبتها نباتا حسنا. بوو بۆ دارەی کە گەورە بوو. خۆشمان لە کوردەواریە بە مادەیەکی شیرین ئەڵێی نەبات، بە کشێکی شیرینیشمان هەر ئەڵێی نەبات. بەڕوەکێک کە خزمەتی کەین و گەورەی کەین هەتاوەکو سێبەر و بەرێ بێت هەر پێڵی نەبات. بۆیە ئەم کەلیمەیەمان لە قورئانەوە هەڵێنجاوە و هەر یەکەشمانە بێت منداڵەکانمان بێ بەم نەباتە، چونکە باوکو دایک هەردووکیان ئەم نەمامە پێکەوە ئەنێژن و گەورەیەکەن و خزمەتێکەن، بۆیە ئەبێ زۆر چاودێریکەن هەتاوەکو دواتر لە ژێر بەرەکەیە بحەسێنەوە، لە ژێر سێبەرەکەیە وچانێ بن. کورد دەڵێ ئەگەر 100 دارێ هەبێ لە ژێر دارێکیان ناحەسەیتەوە. بەبەستیان مناڵە، ئەگەر مناڵێکت بە ساڵحی پەروەردە کرد، ئەم مناڵە ئەبێ بەدار عەسای دەست و ئەم منداڵەیە کە خزمەت دەکا. بۆیە نەمام جوانترین کەلیمەیە کە بتوانین منداڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین، هەستکەین. ئەم مناڵە پێویستی بە ئاوە، پێویستی بە نانە، پێویستی بە خۆراکە، پێویستی بە ئۆکسجینە، پێویستی بە خۆرە، پێویستی بە پارێزگاریە لە ئافات و لە حەشەرات، پێویستی بەوەیە کە بتوانین پەرێزێکی جوانی بۆ دروستکەین، هەتاوەکو گەورە بێ و هەتاوەکو نەشونماکە و باڵاکە ئێمەش گەز لەگەڵ یا باڵاکەین. بۆیە کورد بە منداڵە لێ بیلبیلەی چاو، یاخۆ دەگە منداڵەکەی بینی لە لووتکەیە و لە ترۆبکە بڵێ چاوت دڵ ڕۆن. ئەمەیە خوای گەورە فەرمێ قورەتو عەینین لی وەلەک. ئەمەیە خوای گەورە فەرمێ رەبەنا هەب لەنا من ئەزواجنا وذڕیاتنا قورەتە ئەعیون. قورەتە ئەعیون یعنی چی؟ یعنی چاو ڕوون، یعنی دڵشاد. ئەو فرمێسکی خۆشەی کە مناڵەکە دەبینی سەرکەوتووە، پلەیەکی بەدەستێناوە، ناوداوبانگێکی هەیە، کارێکی جوانی کردووە، جێی شانازی تۆیە، دانیشید منداڵەکەت لە خۆشیایە، تۆش هۆن بە دیارەوە لە خۆشیە ئەگری فرمێسکێکی سارد، نەک فرمێسکێکی گەرم، چکەم پێوتە فرمێسکی شادی. اینجا دڵیش ئەو نەشادە بێت، قەت بەقەر ئەوە دڵ شاد نەبووە کە ئەگەر خۆت ئەو سەرکەوتنەوە بەدەست بێنایە. باوک دایمە حەزەکە خۆی لە پێشەنگا بێ، بەڵام حەزەکە منداڵەکەی لە پێشێوە بێ. جارێکیان لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیارێکی کرد، فەرمووی دارێکم پێ بڵێن کە گەڵاکەی ناوەرێ، بەردەوام سەوزە، هەموو کاتێک بەرەدا و خواردنی هەیە. سەحابەکان کەوتنە ناو داری بیابانەوە، ئەوتی ئەو دارەیە، ئەوتی ئەو دارەیە. ئیبن عومەر، عەبدوڵای کوڕی عومەر لە خزمەتی باوکیا بوو، عومەری کوڕی خەتاب خوا لێیان ڕازی بێ، فەرمێ فوقعت في نفسي أنها النخلة. هاتە دڵمە ئەوتم بۆ خوایە ئەبێەوە دارخورما بێ، ئەو باڵایە و ئەو قەدە و ئەو گەڵا سەوزە و ئەو بەرەی کە پێغەمبەری خوا باسیەکات نمونەی موسڵمان بێ کە باڵایەکی ئاوا بەرزی هەبێ و دایمە سەوز بێ و دایمە بە بەرەکەت بێ. فەرمێ کەس نەیزانی دوایی خۆی وەڵامی دایەوە دیارە پێغەمبەری خوایەوێ مێشکی سەحابەکان بجوڵێنێ، بۆیە بە پرسیار دەست پێیەکە.
فەرمی هي النەخلە ئەزاننەوە دارخورمایە. لە دوایی کە هاتینە دەرەوە وتم بە عومەر وتمە زانی باوکە وەڵڵاهی زانیم دارخورمایە کەوتە دڵمەوە. فەرمووی ئەی بۆ قسە نەکرد. وتم ئاخر تۆ ئەبوو بەکر دانیشتە بۆ منیش لە ڕووم نەهات. ئاسەیری ئەدەبی مناڵ لە کاتێکا لە مەجلیسی پێغەمبەری خوایە دانیشتووە، لە خزمەتی ئەم پیاوە گەورانەیە لە ڕووی نایە شەرمەکات شتێک بڵێ کە گەورەکان نەیانزانیوە. بەڵام عومەر خەفەت بۆ ئەوە خوا خۆزگە بی وتایە من گەز باڵام پێ کرد و بەڵکو پێغەمبەری خوای دوعایەکی خێری بۆ بکردایە. فەرمی ئەگەر بۆ وتایە بەقەدەر هەموو دنیا بەلامەوە خۆش بوو، بەقەدەر هەمووی نێعام بەلامەوە گەورە و خۆش بوو، خۆزگە بۆ وتایە. بەڵێ ئەمەیە کە عەبدوڵای کوڕی عومەرە فەرمێ ئین الئەبرارە لەفی نەعیم. فەرمێ پیاو چاکان ئەوانەی چاکن لە نیعمەتان. کام چاک؟ فەرمێ بەڕوا ئاباءەهم و بەڕوا ئەبناءەهم. چاکن لەگەڵ باوک و دایکیانە. ئێمە وازان چاکەکردن بەس لەگەڵ دایک و باوکایە، نەخێت چاکەکردن لەگەڵ مناڵیشە. ئەبرار بۆ هەردووکیانە، بۆ سەر و خۆت و بۆ خوار خۆت. چۆن نەتوانی ئەم تەوازونە ڕاگریت؟ چۆن نەتوانیت ئەم دارە بەم شێوەیە گەورەکەیت، بەم شێوەیە پەروەردە بکەیت کە منداڵەکانت لە ماڵەکەی خۆتە، لە باخچەکەی خۆتە کۆمەڵە دارە هەبێ، هەر یەکە و جۆرێک بەری هەبێ، جۆرێ تامی هەبێ، جۆرێ بۆنی هەبێ، جۆرە ڕەنگی هەبێ. چۆن نتوانین ئەمە بکەین؟ بۆیە خوای گەورە هەر لە باسی مەریەما فەرمێ كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال يا مريم أنى لك هذا قالت هو من عند الله. ئەها منداڵەکانیشمان و کۆم دارەوان نابێ پەلیان لێ بکەین، بۆ چونکە درێژترین تەمەنی ئادەمیزاد تەمەنی مناڵیە. بەرخێک کە پێئەگا دوای 6 مانگ کاتی سەربڕینی دێ، بەڵام منداڵ هەر منداڵە ساڵ 2 ساڵ 3 ساڵ لەبەرەوە درێژترین تەمەنیان هەیە، لەبەرەوە زۆرترین بایەخیانەوێت. تەنها منداڵی ئادەمیزادیش ئاوایە کە پێویستەکە بەردەوام دەسێ پێوەی بێ. ناژبێ پەلەی لێ بکەی، نابێ بڵێ کوا نەتیجەکەت بە هیچ نەبوویت، گەورە نەبوویت، چەند ساڵە من خزمەت دەکەم پارە و تیا سەرفەکەم، کوا دەرەنجامی تۆ. پەلەکردن لە مناڵ بەرد ناداتێ ئەگە پەلەی لێ نەکەیت. ئەو بەرد ئەداتێ کە مەریەم کۆمەڵێک بەروبوومی لابوو لەو کاتەیە لەو وەرزەیە نەبوو. بۆیە فەرمی هو من عند الله، ئەبێ خوای گەورە ئەو منداڵت پێبەخشێ. ئەو منداڵش بەری شیرینە، ئەویان مزرە، ئەویان نێخۆشە، ئەویان نابێت تاڵ بێ. ئەگەر تاڵ بوو ئەوەت خواردووە، ئەوە دەستکەوتووە کە چاندووتە. لەبەرەوە بێ بەری مناڵەکانمان بەرهەمی مناڵەکانمان شیرین بێ. چۆن شیرینە بن ئەبێ بەردەوام دەستمان پێیانەوە بێ، ئەبێ بەردەوام ئەوە بین کە ئەو باوکو دایکە بین کە بە بایەخ بین بۆیان، بە خەم بین بۆیان بتوێنەوە کومۆم بۆ ئەوەی کە بەرچاویان ڕۆشنکەین. ئەبێ ئەو باوکو دایکە بین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەسئولیەتەکە خاتە سەرشانمان. فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان شوانن، ئێمە با هەر یەخەی سەر و خۆمان نەگرین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فالأمير الذي على الناس راع. فەرمێ ئەو کەسەی کە ئەمیر و سەرکردە و گەورەیە شوانە بەسەر خەڵکەوە، وهو مسؤول عن رعيته. ئەمە یخوان پێڵێن ڕیعایە، چاودێری نەخێر بە تەنیا ئەمە نییە، ئەمەیە کە وەکو شوان وابیت، نەک هەر ئەمیر. والرجل راع في أهل بيته. پیاو لە ماڵی خۆیان شوانە، بارهێر نییە و باربەر نییە. پیاو تەنها بە عەلاگەیە خۆی ناکا بە ماڵەوە حەماڵی ماڵەکە بێ. ژن لە ماڵەوە تەنها لە مەطبەخان نییە. والمرأة راعية في بيت بعلها. مەسئولیەتەکە خاتە سەرشانی پیاو، باوک بە دەرەجەی یەک، دایک ئەگەر باوک لە ماڵ بیان لە ماڵ نەبێ. اینجا دوای تەواو نەخێر فەرمێ والعبد راع في مال سيده. ئەو کارە کرد و خزمەتکاری بۆ خزمەتی خۆت و منداڵەکەشی هێناوە، ئەویش هەر مەسئولیەتی لەسەر شانە. ئەبێ وەکو شوان بیت. شوان خۆنەویستە،
شوان گۆچانێکی پێ بە ڕۆژ ئەڕوا ئێوارەیەتەوە شوان سیرەکە بزانێت شوێنێک بەپیتە بۆ ڕانەکەی بۆ مەڕەکانی بۆ ئەوەی کە بیان با شوانە بێ بیان باتە سەر شوێنێکی سازگار شوان ئەبێ گورگ و چەقەڵ و پیاو خراپ و دست لە مەڕەکانی دوورخاتەوە نێڵێ کەس هیچ کەسێک بەرخێکی لێبەرێ شوان دوورە بینێ چکە بە پێوەیە و مەڕەکانی سەریان لە ئەرزایە تەنها ئەمانەزان بلەوەڕێن بەڵام ئەمەزانی بۆ شویانە با و چۆنیان با و چۆنیان هێنێتەوە شوان هیچی پێ نییە تەنها لە پشتێنەکەیە خواردنێکی هەڵگرتووە لەوانەیە لە کێشەناوێکا لە نیوەڕوانێکا بیخوا بگەڕێتەوە شوان خۆنەویستە شوان هەست بە تام و لەزەت و نیعمەتەکانی دنیا ناکە شوان خەریکی بزنس و کاری گەورە نییە هەموو هەممی غەممی بریتیە لەو بەرخومڕانی کە پێیەتی لەوانەیە یەکێکیان بەچکەی بێ لەو دەشتەل و شاخە بیە بە کۆڵیا و بیهێنێتەوە هەتاوە کۆی گێنێتەوە ئاوایی بە سەلامەت شوان کە هاتەوە ناکرێ بە خاوەنەکەی بڵێ وەڵڵاهی ئەو بزنە سەرکەش بوو لەگەڵمانە هاتەوە ئەلێ من تەسلیمی تۆم کردبوو ئەو مناڵا خوای گەورە تەسلیمی تۆی کردەوە هیبەیە فطرەتەکەی بە پاکی هێناوە یاوێتە دەستی تۆیت سەری لێ شێوێنیت و بە ئاقارێکی خراپای بیت بۆیە ئەبێ باخەوان بین بە معنای نەبات ئەبێ شوان بین بە معنای خزمەت و بایەخ بە معنای خەم هەڵگری ئەو مناڵانە هیبن وەکو غەزالی ئەفەرمێ مناڵ جەوهەرەیە کە خوای گەورە تەسلیمی ئینسانی کردووە بە پاکی هاتووە لەگەڵ هەموو بایەکە ئەشەکێتەوە بە ئاقارێکی خراپە ئەڕواگەر ئاگای لێ نەبێ ئەگەر چاک بووی لەگەڵیا لە دنیا و لە قیامەتە ئیسراحەتی لێکیت گەر خراپیش پەروەردەت کرد باجی دنیا و قیامەتی لەسەر دەیت چەند دایک و باوکمان بینیوە خۆیان ناویان نەبووە بەڵام بە مناڵەکانیان گەورە بوون توان ئەمە باوکی فلان کەسە دایکی فلان کەسە چەند دایک و باوکشمان هەبووە گەورە بوون دەوڵەمەند بوون بەڵام مناڵەکەی هەرچی ئەوەی ئەوان کۆیان کردەوە لە ناوبانگ و لە پارە لە بەردیاندا کەواتەم بابەتە خۆشەویستەکەم بابەتێکی زۆر سەختە نەچەند هەروە بە سانایی سەیری کەن چونکە ئەمە نەباتی تۆیە ئەمە ڕۆکی تۆیە ئەمە ماڵی تۆیە ئەمە بزنسی تۆیە ئەمە پرۆژەی حیاتی تۆیە بۆیە ئەبێت لە دنیاە تا قیامەت هەڵگەری ئەو دروشمە بین بڵین چی بچێنی ئەوەش ئەدووریەوە فعلا ئەگەر وەئەنبەتەها نەباتەن حەسەنە منداڵەکانمان بەم جۆرە جوانی و بایەخە پەروەردە کرد لەو سەرەوە بەروبوومێکی شیرین ئەچنینەوە. سلام علیکم ورحمة الله وبركاته.